وەکو یەکێک لە پێویستترین ئامرازەکان بۆ تێرکردنی ڕووی ئینسان پێویستە و پێویستە گەنجانی ئێمە ڕوو لە کتێبخانەکان بکەن یاخود ڕوو لەو سنتەرانە دەکرێن کە کتێبی لێ بۆی تاکی کورد هەوڵدا باشتر بخوێنێتەوە باگراوەندێکی زیاتری سەقافی لە کتێبەکانەوە وەربگرێت چکە هەست دەکەین بە بەراورد بە وڵاتانی تر ئاستی سەقافی ئێمە ڕاستە ڕوو لە بەرزبوونەوە کردەوە بەڵام تا ڕادەیەک زیاتر پێویستمانە و پێویستە تاکی کورد هەمیشە بخوێنێتەوە و پێویستە قوتابیان یاخود گەنجان کاتێککە دەگەنە تەمەنێک چەند کتێبێکیان خوێندە بێتەوە بۆ ئەوەی ینی دانەبڕن لە کۆمەلگا چکە دابڕان لە خوێندنەوە دابڕانە لە کۆمەلگای لەو کۆمەلگایی کە تێیداین. هەردووک هاوڕەیەکی بەردەوامی مرۆڤە. ئەگەر مرۆڤ بیاوێ تاکێکی تەندروست بۆ کۆمەلگا بەرهەم بێنی پێویستە کتێب و پەرتووک بخوێنیتەوە. هەر کۆمەلگایەکیش ئەگەر بیاوێ پێشکەوێت پێویستی بە خۆڕۆشنبیرکردنی تاکەیە. کتێب نەخوێندنەوەی ئێمە وەکو کۆمەلگای کوردەواری و گەنجەکانی ئێمە لەم سەردەمە هۆکارەکەی ئەوەیە ئەم تۆڕە کۆمەڵاتانە وای لە گەنج کردووە کە پەرە بە کتێب نەدەن بایەخ بە خوێندنەوە نەدەن هەر بۆیە لە دوا ڕۆژدا کۆمەلگایەکی پاشتەوتمان بۆ دروست دەبێت. جا لێرەدا پێویستە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و بەڕێوەبەراتیەکانی ڕۆشنبیری و وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هەستن بە هەلمەتێکی کتێب خوێندنەوە و وا لە تاک بکەن کە بایەخ بە خوێندنەوەی کتێب بدەن. داوای لەو گەنجانەی دەکەم ئێستا هەمیشە بەردەوام بە لە خوێندی کتابەکان زۆر پێویستە ئینسان لەو وەختی ئێستا لەو یعنی لەو نەخۆشی ئێستامە دێپەڕێن کورد ئینسان پێویستە هەموو کات یعنی کتابی بخینێ و کاتی هەبوو مەجای هەبوو پێویستە کتابی بخینێ لۆ هەمیشە کاتمان هەیە یعنی تێدەگەی لەمە خوێندنە ئیشە ئەوزا ئینسان پێویستە کتابی بخینێ.